ئەمریکان بەگەڕنە شنگار هەکەبەری چار ڕۆژایە داعش دیسەت شنگاردا دیتنە شنگاردا چۆنە هەجوومدانە شنگار ئەفرۆژ ڕۆژە هەرا بزەحمەتێرەی حیاتا مەلەیە یعنی هەر سەیەکی هەشتی هات وەک سێ هەشتی 2014 بوو بامە لێن هەتان هانەکەیم نزان بێژن دکرێت نەدکریە لێن ئەف 5 ساڵ نەمت بی حالی دەنە يعني كما أما كونكي بلنغازن لشنغالدا ولشيخانو وبعشيق وبعزاندا أما دائما فرمان سرما تشيدبان إجبراتي فرمان سرما تشيدبان إجبرا منا كرسيكا وان برا ومنا حكم الوان كريا بس بلا دشمن باز جانبنا أفعل نكاربان في أولت ديك بدن وبردوام بيشتي في فرمان في جنوسايد كرنا شنغالي إزديا علماء قوي تليهات راسي داخوازيا ما يعني شنقالش مرة ديساب جهكي آباكن وأمان حبي أمش نسر ملكو مالي خوا ومهيبيت كن ديسابش مرقل مواقع بري بقرينا السر وضعي شنقال ووضعي شنقالش مرة بستقرين ئەو ڕۆژە 2014 سەی هەشت ڕۆژە کە فەرمانە سەری ئێزدیادە هاتی ئەف 5 ساڵە ئەمل کەمپا دەینە هەر حالێ ئێزدیای وەکە بەرێ نە جێدوان بەگێڕاینە نە ئەفکەچکرد کە دەستێ داعشدا مەدەوان دەرینن بژنە حکوومەتێژی بلاوانش دەستێ داعش دەرینن ئەنداخوازەمە ئەوە جۆنۆسایتە ئێزدیا چێکن و منتەقێت مە بەگێرن ئەمان چشمەرە چێ بکەن ئەمڕۆ وەکو گروپی گوژجا بە هاوبەشی سنتەری گەشەپێدانی هەڵەبجە ئۆفیسی هەڵەبجە توانیم بۆ یەکەم جار بە 30 تابلۆی گرافیکی بەشداری پێشانگا بکەین. بوونی ئەم پێشانگایانە لە هەر شوێنێک بێت زەرورە چکە ئاست و مستەوای هەر هونەرمەندێک هەر کەسێک هەر بەهرەمەندێک دەرئەخات و زائیدەن ئەو ئیشانەشی کە ئەیکا هونەر بەعام دایم چاوی ڕخنە و ڕخنەگرانی لەسەر پێویستە ئیشێکیش ئەکرێ هونەرمەند لایەنی پەیوەندیداریان لایەنی هونەری لەگەڵیان نابن بۆی هاوکاری بکرێن و ئیشەکانیان عەرز بکرێت تا بە چاوێکی ڕخنەگران و بە چاوێکی جوانەوە سیر بکرێن و زیاتر پەریان پێ بدرێ و هانیان بدرێ بۆ کاری باشتر و جوانتر.